سڵاو بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر دێمەوە خزمەتتان لە بەرنامەی دیالۆگدا. ئازیزان، ئاڵوگۆڕەکانی تازە کە لە ئێراندا لە ئارادایە بۆ پرسیارێکمان بۆێنێتە پێشەوە، ئایا کۆمەلگای ئێران خەریکە بەرەو ئینقلابێک و قیامێکی دیکە ئاچێت؟ ئەگەری ئەمە چەندەیە؟ ئەگەر بگەڕینەوە بۆ ساڵی 1357 هەتاوی جیاوازیەکانی لەگەڵ ئێستا لە چیایە ویا لە یەکبوونەکانیان لە چیایە؟ هێزە سیاسیەکان لە چه ئاستیاکان؟ هەموو ئەمانەوە زۆر باسی تر ئەدەینە بەرباس و لێکۆڕینەوە لەگەڵ بەڕێز کاک ئەحمەد بادکر، شاعر و هەڵسوڕاوی سیاسی و یەکێک لە کادرە دێرینەکانی کۆمەڵە. کاک ئەحمەد گیان بەخێربی بۆ بەرنامە دیالۆگ. زۆر سپاس کاکە مەهێجان، خۆشحاڵم کە دەتبێن و سپاس بۆ بەسەرکردنەوەکەت. کاک ئەحمەد، ئەگەر ئێمە ئاوڕێ بدەینەوە لە ساڵی 57 و چاوێ بکەین لەم ئاخێزە جەماوەریەی وا لە پارێزگای خوزستان ڕوویدا و هەروەها کرێکارانی پەیمانکاری نەوت و پتروشیمی زیاتر لە مانگ و نیوێکە لە مانگرتندان پشتیوانیەکی زۆر بەربڵاو لە ئاستی سەراسەری و هەروەها نێودەوڵەتیش لەم حرەکەتانە کراوە. ئەگەر چاوێکی لێ بکەین پێمان پێت وایە ئێستا ئێران خەریکە بەرەو ئاڵوگۆڕێکی ئومید بەخشەوات؟ سپاس بۆ پرسیارەکەت. چەند نکتەی تێدا بکەم، پێم خۆشە تەسویرەکانمان وەک لێ بکەین، یان شاید ئەو تەسویرێکە تۆ هەتە لە شرایەتەکە لەگەڵ من بڕێک فەرقی هەبێ. کرێکەرای نەوت هەر ئەو نێوە بڕێک ئومێد دەدا وەختێک کرێکاری نەوت دێتە مەیدان، بەڵام هەرچەندەوە کرێکاری پەیمانکاری نەوتن، بەڵام ئەو پشتیوانی سەراسەریەی کە تۆ باسی دەکەی بەداخەوە من بۆ شێوە نایبینم کە تۆی ئێرانی باقی وڵات بەشەکانی دیکە ئێران هاتبنە پشتیوانی، یانەگە هاتبیشن وانە هاتوون کە ئومێدێکی زۆر عەجایب گەورە بدات لە تەسویرەکە. ئەگەر وا بێت بەڵێ دوای پرسیارەکەی من بەڵەیە، بەڵام من ئەو تەسویرە دەیلەکە شێوەیە کە منشەی ئەو خەبەرانەی کە بە ئینسان بەدەستی دەگەن کە زۆرتی ئینتەرنێت و ئەو ڕادیۆیانن زۆریان ئینسان دەیە بپاڵێوێ هەتا زای حەقەتی زەریانەکەت بێتە دەست. من باوەڕم زۆر کەم بە سەرچاوەکان هەیە، زۆر جار و سەرچاوەکانی زۆر کەمن. ئەوی دوانەی خەڵک دایاندنا لە لێر و لەوێ کە تەزارات دەکرد شعار دەدرێ، هێندێک لە شعارەکان ئومێد دەدەن، هێندێک چیان ناوئومێدی دروست دەکەن کە دوای تایمسینە سەر ئەم بەشە لە ناوئومێدکردن یان لە ئومێددان. بەڵام ئەم شرایەتەی کە ئەمڕۆ 1400 ساڵی 1400 لە ئێرانەوە پێشە چەندە وەکو ساڵی 57 دەچێت، لەم 40 ساڵەدا لەم 40 ساڵەدا دنیا تەغیری کردووە و ئەو بەتایبەتەوە ئینقلابی ئەلکترۆنیکی کە لە دنیادا دروست بووە ئەوەندە سورعەتی ئەخبار و جابەچاک و بە خراپی زیاد کردووە کە لەگەڵ ساڵی 57 هەر قابلی مقایاسە نیە. ئەگەر لەبێت دەبێت سەرچاوەی ئەخباری ئەوە وەخت کرد لە مۆردی ئێراندا بوو، رادیۆ BBC بوو، تۆزێک ئەمریکا بوو، رادیۆ ئیسرائیل بوو، بەشێکی ڕۆژنامەکانی نێوخۆ بوون کە ئەوانەش حتا درەنگ دەگەیان دەستی خەڵک، بەڵام خبری زار بەزار و شار بە شار زوو بڵاو دەبووە. نقطەیەکی کە ئەو وەخت لەگەڵی ئێستا فەرقی هەیە، ئەو ئومێدەیە کە ئەو وەخت خەڵک هەیبوو بە گۆڕانکاری، خەڵک زۆر بیری لەوە نەکردبووە سدە قەومێ دوای دروخایشە، زۆرتر لەسەرەوە یەکدەنگ و کۆک بوون کە ئەو حکوومەتە نابێ بمێنێت. ئومێدێک بە لەبەربرنی ئەوە و ئومێدێک بۆی کە ڕەنگە باشتر بێت. ئەم ئومێدە ئێستا لە ساڵی 1400دا لە نێو خەڵکی ئێراندا نسبەت جمهوری ئیسلامی باتەوە زوو بەو 40 چەند ساڵ تەزرە بە تاڵەی کە خەڵکی ئێران لەم حکوومەتە نەگریسە هەیەتی کەمە. هەر بۆیەشە من پێشتر بە تەلەفۆن کە قسەمان کرد، من لەو ڕۆژاندا لەگەڵی چێک لە ئازیزانی کۆنساڵی خۆم کە نایدعای سیاسەتی هەیە، نە هیچ ئەهلی سیاسەتە، نپی وایە ساحب نەزەرە، هەر نێو قسان دەوتی جمهوری ئیسلامی زۆر دەمەکە عمری تەواو بووە، کەس نییە تەحویلی وەربگرێت. ئەمە قسەم زۆر بە کەیفێ بووە، بۆیە دەشی جێڕمەوە. جمهوری ئیسلامی واقعاً بە سەرنێزە خۆی ڕاگرتووە، بە زەبر. هەر ئەم ئینتخاباتی ئەخیریشی کە قاتڵێکی کردو بە ڕێی جمهور کە بۆ خۆشی دەزانێت هەر لە نەزەر ئەمزاری جیهانیشەوە
بنیادمێکێک کە بێ حد و حساب تاریخ پیس گوڵاو کەسیب زیدی ئینسان قاتڵ بەگشتی قاتڵێکی ڕووک و ئایانی هێناوکردوتی ڕێی زمهور ئەمە پامەکە بە دنیای دەدا ئەنی هەموو ئالتەرناتیڤەکانی دیکەی تقریبا لێ ناومێد بووە دەکوژێ و دەبڕێت ئەوەیە ئەم فەرق ئەساسیەکە بەڵام جامعەی ئەبزارانەی کە جمهوری ئیسلامی بەدەستیەوەتی بۆ سەرکوتی خەڵک لەگەڵ ئەوەی کە شاهەیە بۆ سەرکوتی خەڵک شا ئارتەشێکی هەبوو لەگەڵ ساواک بەڵام جمهوری ئیسلامی ئارتەشەکەی هەر هەیە ساواکەی کە ساوامایە هەر هەیەتی نیروێکی گەورەی بە سێزی هەیە سپای پاسدارانی هەیە کە قەدەر قودرەتە لە ئێراندا بەنێرە مەزموعەیەک نیروی خوێنخۆر و خوێنڕێژی وەکو حەشتی شعبی و هێندێک نیروی سەلەفی و بەکرێگیراوی ئێرە ئەوەشی دروست کردووە یعنی ئەوەندە لەشکری بۆ سەر کورد زۆر کردووە کە لەگەڵی شار قاولیم قیاسەش نییە دڕندەتریشە لەو یعنی لەم باشە کاک ئەحمەد ئەچینە سەر وردەکاریەکانی بەڵام بە هەر جارێ هەر لەم قۆناغەدا بمێنینەوە زمانی شا بە هەموو ئامارەکان کە پیشانە درێ بە وەزان بە زمانی باوکیشیەوە مانگرتنی کرێکاری بە قام حسێ بکرێت ئەسڵەن زۆر کەمە بینکرێت مانگرتنی لە ئێران ئیعترازی کرێکاری ڕۆژانەیە یعنی بە ڕۆژ ئەکرێت گواستنەوەی هەواڵ هەر بۆ جۆرە بۆ خۆشان ئاماژەتان پێکرد ئێمە جاران لە تەریخی BBC یا رادیۆ ئیسرائیل یا رادیۆ ئەمریکا ئەشتیاواوە ئەگەر هەواڵێکمان بەدەست بگەشتایە ئێستا ئەوش زۆر عمومی نەبوو ئەوش زیاتر بۆ ئەوانە بوون و هەڵسوڕاوی سیاسی بوون یا مەسلەکان بەلاوە مهم بوو خەڵکی عادی بخوایان ئێستا هەر کەسێ لە ناو مۆبیلەکەی شیاوا بینێت و دەستڕەسی بە هەموو ئیمکانات هەیە ئێرانی ئێستا لەگەڵ ئێرانی ئەو سەردەمە لە قەیرانێکی سیاسی زۆر قوڵایە لە قەیرانێکی ئابووری زۆر قوڵایە لە قەیرانێکی ناوخۆی زۆر قوڵایە بەڵام وە لەلایەکی تریشەوە تەبعا نەزانین ئێران بە قەیرانیش ژیاوە لەو ڕۆژەوە هاتووەتە سەرکار هەر بە قەیران هاتووە هەتاکو ئێستش بەڵام بۆ ئەوەندە ئێوە ناومید من لە قسەکانتان ناومی دەبینم کە پێتان وایە سەرڕای ئەو هەموو جیاوازیانە لەوە ناچێت کرێ ینی دیارە سەرکوت کراوە زمانی شای سەرکوت کرا بەڵام بەو شێوەیە نەبوو بەڵام پێتان وایە مەسلەی سەرکوتەکە ئەوەندە قایم و بنەڕەتیە کە ناتوانین ئەو حسێبێ بۆ بکەین جارە یا ناتوانین ئەو ئینتیزارەمان ببێ من وای لێ حاڵی بووم فەرموو دەخواش دەکەم من ناومێت نیم لە ئەو حکوومەتە هەر دەبێ بڕوە ئەم ڕۆژ دەبێت بەسوێن هەر بڕوە ئەنێەوە ئارەزوویەکە حەدیاقە لە ئارەزوویەکە کە هەموو ئێمانن هەمانە بەڵام ئەم نێتۆ هێناتەوە اقتصابی کارگەری ئەوەی کە زمانی شایدا ڕوویدا ساڵی 57 چەند نکتە مهم من یەکیانەوەی کە خەڵکی ئێران یەکدەنگ بوو بۆ لە بەینبەردوو بۆ ڕووخاندنی ڕژیمی شار یعنی وەختێک دەستیان پێکرد لە ئاخرەکانی 56ەوە هەموو 12 مانجی تو کێشاکایدی بە تەواویەوە حکوومەتە تێک ڕووخا نکتەیەکی کەی کە بنزیبە لەو بەیندا مهمە غەرب و دنیای دەرەوەی ئێران بۆەوە گەیشتن کە حکوومەتی شا ناتوانێت بمێنێتەوە هەر بۆیەشە زۆر زوو خومینیان لە کربلاوە هێنا پاریس و لێ داستانەکانی دواتری کە تۆستاکیان دەزانی کە ئەوان تەحمیل کرد بەسەر ئەو مەوزی انقلابە کە خەڵکی ئێران ئارەزوویەکی دیکەوە هەر بۆ خەیابان لە ئێستێدا نەغەرب بۆ گەیشتە ئینسان دەیبینێت کە ئەو جمهوری ئیسلامی یعنی ئێستاش ئالتەرناتیڤێکی باشتر بۆ غەرب لە جمهوری ئیسلامی بەنسبەت مەنافعی خۆیانە من نەمدیوە لە هیچ بڵێن باشتر هەیە بۆیە تۆ ئەو هەموو اعتراضات و خوێنڕشتن و کوشت و کوشتارەش لە ئێران هەیە ئەمە تۆ لە ئەوروپا دەژین لە تەلەڤیزیۆنەکانی ئەوروپاوە لە تەلەڤیزیۆنەکانی وڵاتانی لێ دەژین زۆر کەم باسی دەکرێت ئەگە باسی بکرێت زۆر خراپ باسی دەکرێت یعنی ئێستاش انعکاسی جیهانیەکەی بۆ شدەتێک لە زمانی شادا بوو ناومێدی لە حکوومەتی شا و دینەوەی ئالتەرناتیڤ بۆ ئالتەرناتیڤەکانیش ئەو وەخت چەپ ئامادەجی نەبوو هەرچەند نیروی زۆر بوو ئەندە ڕەهبەری چەپ ڕەهبەریی فەوقالعادە بێمەعنا و خوێڕی بوو لە سازمانی سیکان و بگرە تا حیزبی تودەوە تا خەتی سیەکانی کە بۆ خۆمان تێیدا بووین هیچ ئەم ئەنا ئامادەجی ئێستاشر هەیە یعنی لەو 3 ساڵدا چەپ بەداخەوە ئەو فرسەتی 4 دەهەی هەر دەست نێناوە کە خۆی بە سێسکانی لە سەدحی ئێراندا
ئێستاش نهادینە نییە کە ئومێدێکە بۆ گۆڕان لەو بینیدا ئێستا گروههای دیکەی کە سوزانم کوڕی شایە و سازمانی مجاهدینەوە مەزموعەیەک ئالترناتیون کە لەگەڵ جمهوری ئیسلامی ڕەنگە فەرقێکی وایان نەبێت نە بۆ من و تۆ نە بۆ غەرب نە بۆ خەڵکی ئێرانیش هەر بۆیەشە ئومێدەکە تەنیازیەکی کە لە ئێران ئومێدێک هەیە سەر تێدا نهادینەیە و ئومێدێک بە سەرکەوتن هەیە بە نەوعێکی کە لە زیندگیکردن حکومەت کوردستانە کە لەو 40 ساڵەدا دەسەڵاتی جمهوری ئیسلامی قەت دانەسەپا بۆ بەتەواوی معنا بەسەر ئەو خەڵکەدا کە من پێم خۆشە دوایە لەسەر قسە بکەین کە ئینسان چۆن لێبەرخورد بکە بە کوردستان و کوردستان چۆن لێبەرخورد بکە بە کولی ئەم زوتنەوەی کە لە ئێران دروست بووە حتمەنە چینە سەر و باس بەڵزەهر بەو دلیلەیە کە بەڵام ئەسڵی قەزیەکە ئینسانەکە خۆی دادەن لەجێ کارگەر یان ئینسانێکی دیکەی ئێرانی لە تاران دەژی لە ئیسفەهان دەژی لە شارێکی گەورە دەژی ئەو عشقەی کە وەختی خۆی من و تۆی جوان پێهاتین سەر خیابان و مەرگ بە شامان کرد و سینمان بەگولەوەنا بۆ کەسێکی نەوعی ئێمە ئێستا ڕەنگە بۆ شدەتە جواب وەرنەگرێتەوە بۆ دەبێ بیکە ینی دوایەکەی چنان ئەم تەجربەی جمهوری ئیسلامیە تەجربەیەکی تاڵە لە ذهنی خەڵکی ئێراندا کە جارێککە تووشی مارێکی دیکە نەبن لەو بینەدا بەڵام ئەگەر ببێت ڕۆژ لە ڕۆژان ڕەوزەنەیەک لە خۆشی لە شادی ئالترناتیوێک کە ئومێدێکدا بە ژیانێکی باشتر بە جمهوری ئیسلامی بەنزێن بەرگەیەک ڕۆژیش ناگرێت ئەو نکتەورە و دشتێکی کەش کە باسم کرد با تۆ پێدا بوو ناومێدە من ناومێد نیم بەڵام پێم خۆش بوو وەختێک کارگرانی پەیمانکاری شرکەتی نەوت دێنە کار یان ئەو دزوتنەوەی حەوتەپە کە زۆری لەسەر سوو خەڵک زۆریشی توول کێشە تازە حەدێکیش بەسەرکەوتنگەی هەر بە تەنیامانەوە دەنی احساس ناکەی لە جێیەکانی دیکەی ئێران بەزۆم کوردستان نییە جێیەکانی دیکەی ئێران بە پیلیەوە بچن بە ئاودەنجیەوە بچن پشتیوانی لێ بکەن ئەنی ئەمن بەو شدەتە نایبینم بەو شدەتێکی انتظار هەیە ببێت ئێمە ئەگەر چاو لە ساڵی 57 بکەین وازانم شاید هینی من زۆر قەوی نەبێت ئەتوانی یارمەتیم بدەیت حکوومەتی شا وازانم لە ناوچەدا تەنیا حکوومەتێک بوو کە تووشی و گۆڕانکاریە بۆ ڕووخا بەڵام لەم سەردەمەدا ئێمە هەر لە ئەوەی وا بەناوی بەهاری عەرەبی و ناسراوە چاوی لێ بکەین هەتا ئەو ئاڵ و گۆڕانەی وا لە ناوچەکەدا ڕوویداوە تا ئەندازێک ناومێدی داوە بە خەڵک یعنی ئومێدی پێ نەداون ئەوە حسنی مبارەک ڕۆی دوای ماوێ ئەو هێزی ئیسلامی ئەخوان مسلمین هاتنە سەرکار ئەویش کە دیار بوو عەرەبێ بەچی ئەوە بوو ئەرتەش قودرەتی بەدەستەوە گرت و ئێستا ئەبینین کە سەری سەرداران ئەبڕن ئەوە ئەو ئەگەرە بینین چاودیسان لە تونسەکەین تازە خەریکە لە تونس ئومێدێک دەیش ئومێدەکە زۆر سێر و عەجایب نییە دوای و هەموو گۆڕانکاریانە لە تونسی شاتە پێشەوە لیبی کە لی گەڕەوە هەر وێران بووە عێراقەکە هەر بەجێگەی خۆی ئەوە ئیتر کە باسی سووریە و شوێنەکانی تریش بکەین هەموو ئەمانە تۆزێک پێتانوان نییە دەستی خەڵک دەرزێنێت بۆ ئەوەی بەرەو پیری گۆڕانکاری بچن نەکەون لە چاڵێک نەکەونە چاڵێکی تر ئەمە پێتانوانیە تەئسیری بێ ئەڵبەتە دێمە سەر هێزە سیاسیەکان و نەقشی چەپوانە حتمما پێم خۆشە بە تووری تێر و تەسەلی لەسەرەوەش قسە بکەین بەڵام ئەمانە تەئسیر دانانێتە سەرەوەی کە خەڵک لەوەی کە بچن بەرەو گۆڕانکاری ترسێویان بێ وەکو سووریان دەبێت ترسێویان بێ وەکو عێراقیان دەبێت یا شوێنێکی تر کاملەن دروستە تەسوورەکەی تۆ کاملەن وایە قسەیەک لەسەری نیەوە حتی دەستبی ناکەیست بیر بێنمەوە ئەو سەردەمە گەبگەڕێەوە چ ساڵ بۆ دواتر ئێران لە منتەقەکەدا لە هەم لەباری سنعەتیەوە هەم لەباری سیکولاربوونی زاماکەیەوە پێشکەوتنی وڵاتی خاوەرمیان نەبوو زۆر دلیل کە ئینسانتوان تاریخم چێ لێ بکۆڵێتەوە بووە بۆ علاقە بە غەرب هاتنی موزیکی پاپ سوزانم فیلم سینەما ئەدەبیات شاعر شعر مەسەلەی ژن زۆر شت ئێرانی دەکردە تافتەیەکی زدا بافتە لە بین بنسبەتی دراوسەکانی کە عێراق بێت و ئەفغانستان و پاکستان و ئەو وڵاتە عەرەبیین دەوروبەری شبن ئەو ئینقلابە کە کرا یان ئەو بزوتنەوەی کە لە ئێراندا ئومێدێکی زۆر گەورەی لە خاوەرمیانە دروست کرد کە ئەوە
کە باشترینیانە ئێستا بەنسبەت لە دەرەوەڕە بە چاوێکی هێلیکۆپتێریەوە چاوی لێ بکەی وڵاتێک ئەو دەستکەوتانشی هەیە تازەواری خێران بحران ببوو بەڵام دەهەی ئاواری 50 دەهەیەکی زۆر گەشاوی اقتصادیش بوو لە وڵاتی ئێران ئەوە خەڵک پێی ڕازی نەبێ بۆ شتێکی باشتر ئومێدێکی زۆر گەورەی دروست کرد بۆ تەواوی نیروە سکولارەکانی وڵاتەکانی دیکە بۆ هێزانەیە کە پیانەوە بوو دەبێت دنیا زۆرێکی کە بێت بۆ عليه ارتزاع ستەم سوزان دیکتاتۆری بەڵام ئەم تەزرەوە شکستی شێشە یعنی ئەم تەزرەبەیە کە خەڵکیێکی زۆری ئومێدەوار کرد ئەگەر ئینقلابی ئێران هەیخەتەکە دێت تۆزێک ئێرانی بربایە پێشتر لەوەی کە بوو دموکراسیەکی نیمبەندێکی دارنەزدەمەدەیە ژن ئازادتر ببانە ئینسان تێدا سەروەرتر ببە زۆر دەبێت بوو دەوروبەرەکەشی هەر ئەوەی کە بەهاری عەرەبیەکە زۆر ئەوە زووتر اتفاق دەکەون دوای دەستکەوتەکانیشی گەورەتر دەبوون بەڵام دەیقەن بە پێسەوانەکەی اتفاقکەون ئێرانیان کرد بە وێرانەیەک لە شتێکی بنسبەت خۆشترەوە گە ئینسان ساوی بکە بۆ ئیحساسی پەشیمانی بکە ئینسان لە انقلابەکە عەلەیهی حکوومەتێکی دیکتاتۆری غەداری پەهلەوی کرا بەڵام لەوەی کە بوو زۆر زۆر خراپتر کرا بۆیە چاوترسێن بوون خەڵکی دەوروبەریش یعنی وڵاتانی دەوروبەریش ئەو بەهاری عەرەبیەکە دقت کە گەیشت ئێران لەوێ کۆتایی پێهات یعنی ئێستان نەتەندرایەوە لە حاڵدا ئەوەش ئومێدێکی دروست کرد لە دنیاداوە لەو وڵاتانەدا دوای بۆ چوونی غەرب و خیانەتەکانی غەرب و ئینترەسە اقتصادیەکانی وڵاتانی زلهێز لەوێش بوێستێ ئەوان هیچ کەس هیچیان علاقەیەکیان بەوە نییە ئەو وڵاتانەوەخەن ببن بە وڵاتێک کە شان لە شانی خۆیاندا میشە پێیان خۆشە دەرەجەیەک لە خوارتر بن لەباری اقتصادیەوە قازان زیانە لە هەموو بارێکەوە دەتوانین کێشەوەی کە نەو دەستکەوتانێکە لەوێ هەیە بۆ خۆیان ئەمەم تەسویرێتە تەسویرێکی دروستە بەڵام بەداخەوە ئەم ئومێدەی کە ئینقلابی 57 درستی کرد لە دنیادا بە شکست چێشە هەر بۆیەشە 40 ساڵە ئەم حکوومەتە مەزموعەیەک ئینسانی فوقالعادە مێشک ڕزیوی بێسەوادی ئەحمەقی غیرە ئینسان خۆیان بە سەندەڵی قودرەتەوە درواندووە نەک لە سەیدانیشتون پێوە درواون و ئاوا بەڕاحەتی نییە کە بەیانیشی هەستم لەو زانوەری کەسی کەیە بێدابنیش لەسەر سندەڵیانە بۆیشە لە ساڵی 1970دا ڕئیسی دەکەن بە ڕێیس جمهوریان و بە دنیا دەڵێن نەرکەس فزەی لێبە دەیکوژین ئەو کارێک هەمیشە کردویانە وەڵام ئەم جارە بە شمشیرێکی ئاوەڵەترەوە ڕوبەڕووی خەڵک ڕاوەستاوە بڵێ ئێوە ئاماژتان بە هێزە سیاسیەکانی چەپ کرد و باسیوەتان کرد کە هێزی سیاسی ئەو کاتێش و بە ئێستەیشیەوە پرژوو بڵاون هێزێکی قەوینین و ئەمە بۆ خۆی تەسیر دانێتە سەرەوەکە تەسیر لەسەر ئاڕگۆڕەکانی داهاتوو دانێت من ماوەیە لەوە پێش چاوپێکەوتنێکم بوو لەگەڵ ئامینەی کاکەباوە پارلمانتاری سوێدا بە مەسلەیەکی زۆر جالب ئیشارەی کرد من شەباهەتێکی هێزگار زۆرم بینی لەو کێشەوە ئێستا لە ناو جەریاناتی چەپ لە بەتایبەت لە وڵاتی سوێد کە من و تۆتیایە ژین ئەبین ئەو ئەیباسی ئەکرد کە تقریبەن لەگەڵ وڵاتێکی وەکو ئێران و ئەو ناوچەیشە چای لێ بکەین ئەمە تەعەن مەبەستمەوەیە کێشەی چەپ تا ئەندازەی کێشەیەکی نێودەوڵەتیە مربوط بە بەشێکی تایبەت لە ئێران نییە بۆیە ئەمەوێ فقط ئەمە لەوە بێمە سەر و پرسیارم کە بەڵام ئەگەر چاوی لێ بکەین ئەو سەردەمە ئێمە هێزی سەرەکی بریتی بوو لە حزبی توودا کە دەبعەن پێش لە ڕوخانیشە پەروەندەیەکی باشی نەبوو من لە بیرم دێ ئەمە بە خاین و بەشتی وا ناومان لێ برد دوایەوە چریکی فدایەکان بوون و هێزەکانی وەکو ئێوەمەمانان کە بە خەتی سێ نەسران کە ئەو کاتێش بەڕاستی لەباری فکر و بۆچوونی سیاسی و حتا کادری لێهاتوویش کادری لێهاتووی زۆر بەرچاومان هەیە ئێستێش هەر افتخاری پێوەکەن هەر لە ناو خۆماندا لە ناو جەریانی کۆمەڵەتدا ئێستێش افتخاری پێوەکەن بەڵام ئەگەر تمشای کادر و کەسی ئاوا بەربڵاو بەرین بکەیت لە ئاستی ئێراندا حتا ئەوانەیشی وە ماوەیەک پێشمەرگە بوون و نەبوون هێزگار ئەسڵ قابلی مەقایسە نییە بەڵام بۆ باوەسفی ئەویشەی هەستا ئێمە ئەڵێن ئەو چەپە ناتوانێت زۆر حسێبی لەسەر ناکرێت دلیلەکەی چییە؟ دلیلەکەی فزارەکەی تۆ زۆرش ترە بەڵام ئەو سانی کە لەبیر ماوەیان پێ مهمترن ئەڵم ئەو مەسەلەی کە قەیرانی چەپ جیهانیەوە ڕاستە
نەکەی سەبەتی ڕاستیش خودی بورژوازی و سەرمایه‌داریش لە بەحرانێکدا کە هەر جیهانیە بەڵام ئەوان ڕقیبیان نەویشتەی خۆیان دەیدڕون و دەیپێستن و هەرزارە بە زۆرێک و کەسیش نێن مقابلیاندا ڕابوەستێ بەڵام سەب تووشێ و بحرانە هەیە بەڵام ئەگە بگەڕێنەوە بۆ ساڵی 57 ئەمە تەواوی واقعیەتەکە نییە چون بحرانە پس قابلی بەخششە بۆ هیچیان نەکرد سریکە فیدایەکانی خەڵکی ئێران حیزب تۆدەکە حیزبێک نەبوو هەرە وەختیش خەڵکی ئێران ئومێدێکی پێ هەبێ ڕاستیەکەت دەوێت یان حیزبێک بێت لە مەیداندا بێ ئەمە حیزب هەر نێویشی نەبوو تا جبهەی میلی لەوان زۆر نێودارتر بوو هەرە و سەردەمیش بەڵام لە 57دا بۆ سریکی فیدایی کە یەک حیزب بوونە وەختی ئێستا ئەو شەعبانێک بوو بە ملیۆن خەڵک داهاتە سەر خەیابان کەسانێکی کە مەربوطیش نەبوون بێت تەشکیلاتی سریکی فیدایی بەڵام ئومێدێکیان دروست کرد بوو کە ئەمانە کارێک دەکەن بەڵام ئەو لیاقەت و لێزانیە کە دامتوانی بەوەی بیگەن بە سەرنجام لە خۆی نیشان نەدا ئەم خەتە بۆ هێشتا تووشێن شعاوە بوو دوای هێندێکیان دیفاع لە جمهوری ئیسلامی و شەڕی عێراقی ئێران هاتوو دیفاعلەوە ئەمە دەڵێن چەپی ئێران ئەو وەختە ئەگەر 1/10 کۆمەڵی ئێمە کە بە هەموو کەم و کوڕیەکانیەوە لە کوردستان شایستەجی و ڕۆشنبیری ببایە لە فکرکردنەوەدا بە شتێک دەگەی کۆمەڵە زۆر زوو لە سەوەسا بۆ کەم جمهوری ئیسلامی ئەوە نییە گڵی پێخۆشکەی زۆر زوو لەسەر شەڕی عێراقییان دمۆزەیەشی درستی کرد زۆر زوو هەندێک کاری کرد کە تاقانەیە لەم تاریخی ئەم چەپەدا بەڵام چەپی ئێران بەگەشتی لە سەتی سراسەیدا ئیدی تووشی لێک بڵاوبوون و مەزمای و زەرانتی خەتیسێش سوزان سیچل حیزبی تەشریعاتی سیاسی بوون هێندێکیان کورد و نەفەرە بوون هیچیان تەشریعاتی گەورە بوون بەڵام هیچیان بەرگەی ئەم بەحرانەیان نەگرت کە بەسەریان لێ بە ئیزافەیەوەی کە من دڵم جمهوری ئیسلامیش زۆر زووش سەرکوتی کرد یعنی جمهوری ئیسلامی تەواویەوە کەسانێک کە زمانی شای گیرا بوون لە زۆرمی چەبوون هەر لە خاوەن دەیگرتن دێکوشتن ئەنی وانە بوو کە حتا محاکەمەشیان کە بۆیە جمهوری ئیسلامی زۆر زوو دەستی پێخۆش درەوی کە بی دروێت تەواوی ڕیشەی ئەم چەپەکە لە جاماکەدا هەبوو مەزمە فقط بەحرانەکە نییە ئەم لە ناشایستگی چە بۆ ڕۆشنبینەکەی هەم سەرکوتێکی فوق العادە وەحشیانەی جمهوری ئیسلامی کە کرا بەڵام لە کوردستان ئەوەی بۆ نەکرا موفق نەبوو خۆشبەختانە کە ئێساش دڵم هەر ئیدامەی هەیە ئەمە لە سەرحی جیهانیش دەرەزانم لە مقایاسەیەک بکردوێنی ئێرە وڵاتێکی کەمتوی تێدەژین سوێد و ئەوێ لێرەکانە بەحرانەکە بەنەوە عیشی دیکێ بەرحاڵ ئینسان ئێساش لە زەمیری ئاگاهی خەڵکی وڵاتەدا بەڕاستە سەپیوە ئەرزشی هەیە لە سیستمی فکری جمهوری ئیسلامیدا ئەرزشیان تێکداوە یعنی ئەسەن وانییە کە ڕاحەت دەتوانن کارەبێ محاکمەی بیکوژن بێت خوشیان بە قەرزدار بزان بۆ خانەوادەکەشی تۆزیح بدەن بۆ کاریان کردووە دەنی چۆنەکە کاک ئەحمەد مەسەلەیەک پێم خۆشە ئێوەش لە سەری قسە بکەن ئەویشەوەیە کە ئایا کێشەکە لەوانیە کە چەپ کۆمەڵایەتی نییە کۆمەڵە لێگەڕین بەشی کۆمەڵی لێگەڕین چونکی من توێشی تێدا بووین و ئەتوانین شتی چاکتری نمونەی زۆر باشی لێبینەوە بەڵام چەپ لە ئاستی ئێراندا کۆمەڵایەتی حزبی توودەی لێ دەرکن حزبی توودە پێش لەوەی کە بەخائن بناسرێت و لەگەڵ شا هاوکاری کرد و ئەو شتانی کە هەموو کە سزانون لە تاریخا هەن بەڵام حزبی توودەیەکێک لە ئیجتماعی ترین ئەگەر بە کەلیمەی فارسیەکە بڵێن یا کۆمەڵایەترین هێزی چەپی ئەو سەردەموو بووە لە ئێراندا بەڵام لە دوای حزبی توودە بەولاوە ئێمە هێزێکی کۆمەڵایەتی کە لە ناو چین و توێژهای جۆرواجۆری کۆمەلگادا نفوذی ببێ نخبەی لەگەڵا بێ ئێمە نابینین کەسی بۆ سوورەتە نابینین یعنی هێزی وا نابینین ئەمە ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو چەپە مشکلەکەی ئەوە بووە کە کۆمەڵایەتی نەبووە بۆیە ئەوەیشی تا ئێسێشی پێوەتی هەر مشکلی هەیە نازەوەی چەلەنتیزەکانێتی قسەی تۆ دروستە تە پێش حزب تۆژ حزب کۆمونیستی ئێرانیش هەبوو لە ئێران کە حزبێک بوو لە بەتەبە لە شمالی ئێران نفوذی زۆر عەزیمی پێدا کرد وەختێک دروست بوو پێدەونم بەحسە دەستمان باتەوە بینەوە کێشەی غەرب و شەرق ئینقلابی ئۆکتۆبر و بە زمانەی بەسەر ئیتحادی زمایری شوڕیانی سۆڤیەت هات ئەوە تەسیرێکی هەبوو لەسەر خاوەرمیانە و لەسەر حزب دروستکردن و هەنی بەحسەکە بڕێک قوڵتر دەبێتەوە تاریخەن لەم بابەتەوە بەڵام قسە لەسەرەوەیە چەپی ئێران لەسەر قسە بکەین بە قەولی کۆمەڵی لێ دەرکەین قەت بۆ خۆی دانەنا کۆمەڵایەتی ببێتەوە یعنیوانە بوو کۆمەڵایەتی نەبوو چەپی ئێران ئەو شانسەی هەبوو لە ئینقلابی 57دا
بەردەشی دانیشتگایەکان چاولێک کردبیان تەزاهورات سەدان هزار کەسەیە کە بۆ چریک وە چەپ دەهاتە خەیابان دەیتوانی بەڵام قەت بە وەزیفەی خۆیدا ناوانە سازماندا خەریکی کارێکی دیکە بوو خەڵکێکی کە بۆی داهاتە خەیابان جوابی نیازی ڕۆژانەی زیندگی خۆی لەم چەپە وەرنەگرتەوە معلومە گە چەپ کۆمەڵایەتی ببایەوە و دای نابایەکە بێ ئەم کارە بکات جمهوری ئیسلامی قەت شانسیەوەی نەبووە بە سورعەت بێتەوە حکوومەتێکی ئێستا هەیە یانەوە ڕفراندۆمەی کە فقط کوردستان نەی پێگوت و لە ئێران بوو بە جمهوری ئیسلامی شانسی هەبێت کە درێژە بدە ئەمە عقدەیەک ناڕەحەتیشی ناخۆشی تاریخی بۆ نەسلی ئێمە دروست دەکات کە بۆ ئێمە ئەو شانسە گەورەمان لە دەستدا وەک چەپ لە جامای ئێراندا سنووری دیکەش زۆر بوون بەڵام چەپ شانسی زۆر بوو یعنی لە ئینقلابی 57دا ئەگە بە تەنیا زەریانێکنەوە بێکی لەو زەریانە بوو کە شانسی ئاڵوگۆڕێکی بنەڕەتی تر بە نەفعی خەڵکی ئێران لەوێدا زۆرتر بوو و دنیاژ نەیدەتوانی عەلەیهی بوێستی حقیقەتەکەت بوو ئەگە بیان هەویست بە لەسەری پێدا بگرن بەڵام زۆر لێک بڵاو بوو قەت نەبوو بە چەپێکی ئیجتیماعی وەقبل تۆ ئێمە ئەگەر بینە سەر کوردستان کە ئێوەش ئاماژەتان پێکرد تەبعاً خەڵکی کورد مێژینەیەکی هەیە و ناشکرێ خەڵکی کورد لە هێزە سیاسەکانی جیا بکەینەوە چونکی هەر بەڕاستی تێکەڵاویەکی هەزگار زۆر هەیە بەڕاست بە چەپیەوە مەبەست فقط کۆمەڵە نییە جەرایاناتی سیاسی تر لە کوردستانیشە ئەنی ئەوەوە زۆر جار ئەوە ترێ کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی تەحەزب یافتەیە بەڕاستی وایە بەڵام کە بینە سەر مەسەلەی کوردستان ئایا ئەمە دلیلەکەی چییە ئێمە کەمتر تەئسیرمان لە چەپی ئێران وەرگرت و ڕێگەیەکی ترمان هەڵبژات خۆ هەرو کاتێش ئەگەر لە بیرت بێ هەر لە دوای ڕوخاندنی ڕژیمی شا لە کوردستان هەم چریکی فدایی لە کوردستان بوو هەم پەیکار بوو بڕێک لە جەرایاناتی تر لە کوردستانە هەڵسوڕاو بوون بەڵام ئەوانەی وا پێدەچوو کە مەسەلەن ببواتن بە هێزێکی سەرەکی نەبوون هێزێکی وەکو کۆمەڵە کە جەمعێکی ڕۆشنفکری زۆر زۆر چووکە بوو بە قەولی ئەوە ئەو هێزە ئاوا بەربەرین بۆ ئەوە ئایا ڕبتی بە خەڵکی کوردستان هەیە یا بیرروبۆچوونێکی تازە هاتە گۆڕێکە ئاواتوانی ئەو هێزە ببێ بە هێزێکی ئیجتیماعی ئاوا گەورە باسە بە منزەمن لە کوردستان کە چەپ و کۆمەڵە شانسیەوەی هەبوو بێتە بۆی کە هەیەوە نهادینەی کرد فکری چەپایەتی دفاع لە ئینسان بەو نەعاکە کۆمەڵە دەیڵێت پشتی زمینەکەی بوو زمینەکەی بە کۆمەڵە و بە چەپ مەربوط نییە زمینەکەی بە مشکلێکە کە خەڵکی کورد بەگشتی هەیەی لە کوردستان ئێران بە تایبەتی ئەم خەڵکە خیاسە دەکەم ئەم لەو ئۆلمپیکی جیهانی هەسە لە گۆڕدایە وڵات هەیە فقط سنە نابێت بە جەمعیەت بەشدارە لە ئۆلمپیکەدا بەڵام میلەتێکی 40 ملیۆنی ئێستاش حاشا دەکرێت لە بوونی زای لە کوردستانی ڕایژەم مەسەلەی کوردبوون ئەو ستەمە نەتەوایەتیە کە بەداخەوە زۆر جار هێندێک لە چەپەکان زۆر بێ میلن پێی یان پێیان وایە بیڵەنەوە حتن ئەنگی ناسیۆنالیستیان لێ دریان پێیان وایە دیوە لە چەپایەتی کەوتوونەگە باسیەوە بەحسە بکەن زمینەی ڕشتی چەپایەتی و ئینسانی شۆڕجێر و کۆمەلیست لە کوردستان بە دەلیلی ئەوەی کە خەڵکی کورد باوەشێکی ئاواڵەی هەیە و وەرگرتنی هەر فکرێک کە تەغیرێک لە زیندەجەکەیدا ئەزم لە تەغیر لە ژیانی کوردایەتی بوونیدا کوردبوونیدا دەدرێت خەڵکی کورد بەدەست ژاندارمی ڕژیمی شاوە بەدەست پازگایەکانەوە بەدەست فەرمانداری فارسەوە بەدەست هەر کەسێکی دیکەی کە بۆنێکی بردبایەکەوە بزوتنەوەیەک هەیە داوای مافی کورد کرد مافەکانیش عەجایب عەجیب گەورە نین بە زمانی خۆت بتوانانی قسە بکەی بە زمانی خۆت بتوانانی بنووسی بتوانانی بە ئیستیفادە بکەی لە فەرهەنگی خۆت بتوانانی گەشە بکەی وەک میلەتێک ئەوانە نەبێ حرام کرابوو بۆیە لەو دەو ئینقلابەی 57 کە کرا خەڵکی کورد واقعەن ئومێدێکی هەبوو بە تەغییر ئومێدێکە بوو کە چیدی کە سەروەرەکانی ڕێبەرەکانی کادرە باشەکانی ئینسانە شۆڕەجێڕەکانی شاعیر و نووسەر و سیاسەتمەدارەکانی نەچنە زیندان ئەعدام نەکرێن لە دار نەدرێن ئەو شانسەی
داخەوە لێ حرام کرایەوە جارێکی دیکە بەڵام هەر ئیدامەی داوە بە خەباتی خۆی جا لەو بەیەندا زریانێکی سیاسی چەپ بە فکرێکی ئینسانی ترەوە لە نێو ئەو خەڵکەشدا زۆرتر لە یانگری لە کرێکار لە ژن لە منداڵ لە ئینسانی ڕەنجدەر و زەحمەت چێژ دەکە معلومە شانسی یەکجار زۆر بوو هەر بەو دلیلە بوو کۆمەڵە لە فاسلەیەکی زۆر کەمدا بوو بە هێزێکی گەورەی کۆمەڵایەتی لە سەرتاسەری کوردستاندا هیچ دەیلێکی دیکە ئینسان ناتوانێت ببینێتەوە بۆ لە کوردستان وای لێ هات کە بوو بە جێیەکی ئازادێش بۆ تەواوی لێ قەوماوان و هەڵاتوان و دەربەدەرکراوانی دیکەی ئینسانی شەریف کە لە باقی شوێنەکانی ئێرانەوە بەدەست جمهوری ئیسلامی و عەزاب هات مەزموم بێن لە کوردستان بوو بە جێیەک پەناهەندە پەزیر بوو خەڵک دەیتوانێت لێ بحەسێتەوە و خەڵکی کورد جریانەکانی بە هەموو حیزبەکانیەوە و لەوانە لە هەمان زیاتر کۆمەڵە باوەشێکی ئاوەڵەی هەبوو بۆ هەر کەسێکی کە لە زیندان هەڵدەهات کە لە دەست پاسدار هەڵدەهات کە بە جمهوری ئیسلامی و عەزاب هات بوو شاعیر بایە نووسەر بایە سیاسەتمەدار بایە چەپ بایە ڕاست بایە زۆر فەرقیان دەکرد ئینسان بایە ئەمە بوو ئەم زەمینەیە کە لە کوردستان جیا دەکاتەوە لە باقی ئێران بە نەزەری من بڵێ کاک ئەحمەد یەک دوو پرسیاری دیکە ماوە جا دوای دینە کۆتایی بەرنامەکە یەکی ئەوەیە کە ئەبینین کە لە هەموو ئەو ئاڵوگۆڕانە لە ناوچە ڕوویداوە بە دەگمەن ئەتوانی بیبینیتەوە کە ئاڵوگۆڕێک لە بەشێک لە وڵاتە ڕوویدا بێەوە ئەوە توانی بێتی بۆ خۆی تاقانە شتێکی کرد بێت ئەوە نابێت مەگەرەوە لە ئاستی سەراسەری ئاڵوگۆڕێک هاتبێتە پێشەوە جە چاکیا خراپ بەشێک خەڵکی ئەو ناوچەوە بە تایبەت کورد ئەو وەزیەتەی قۆزیوەتەوە توانیوێتی بۆ خۆی بە ئاقارێکی تریا ببایانی ڕێگەیەکی تر هەڵبژێرێ ئەوە توانین نمونەی ێزگار زۆر بینەوە پێشتریش لە چەند بەرنامەی ترا باسم کردووە ئەوە کوردستانی تورکیا ئەگەر ئینقلاب نەکراوە بەڵام ئەگە ئاڵوگۆڕە لە ئاسی سەراسەری هاتوۆتە پێشەوە حزبیوەکو هاتە بوانی لێ هاتوۆتە دەرەوە ئەوە کوردستانی سووریەکەی کە چای لێ بکەن هەروەترەوە یا مەسەلەن باشوور چای لێ بکەن هەروە ئەوە ڕۆژهەڵاتیش کە قەبلەن خۆمان تەجروبەمان کردووە پس معنای ئەوەیە کە ئێمە وەکو کوردیش بڵێن ئەگەر بینە سەر مەسەلەی ڕەفعی مەسەلەی نەتەوایەتی و گەیاندنی خەڵکی کورد بە داخوازی ڕەواکانی خۆی پێویستمان بە خەڵکی ئێران هەیە ینی پێویستمان بە خەڵکی ئێرانەکە لەو زاوێ و ئاڵوگۆڕە هەیە و ئەگەریش یارمەتی یا پشتیوانیەکمان لە ئاسی سەراسەریە بێ کە زۆر باشترە پێتان وایە ئێمە ئەبێ بۆ ئەوە چی بکەین کە بتوانین ئەو پشتیوانی ڕابگرین یا بۆ ئەو بتوانین لەگەڵ ئەمە ببین لەگەڵ ئەم ڕۆتە ببین کە دەستکەوتێک بۆ خەڵکی کورد بەدەستێنی ئەبێت چی بکەین هێژیانە من بێوەکێک نیازی محکومکردنی باقی خەڵکانی کە ئێرانم هەبێت چون پێم وابێت ئەم قسەی تۆ دروستە کەم دەردی سەرترین و باشترین ڕێگا بۆی خەڵکی کوردیش بە مافەنەتەوەیەکانی بگات هەر ئەوەیە کە باقی خەڵکی ئێرانی لەگەڵ بێت و لە ئێراندا تغیرێکی جدی ڕووبدا ئەوە کەم دەردەسترین و بێ نزیکترین ڕێگایە بەڵام وە 30 ساڵە ئەمە خەرخێکی لێی کێشێن 30 ساڵە ئەم خەڵکی کوردستان بێوەی کە بڵم نیازی محکومکردنی بەشێکی دیکەی ئێرانم هەبێت واقعاً بە تەنیا ماوەتەوە لەو خەباتەی لەگەڵ جمهوری ئیسلامی هەیەتی و ئەم پشتیوانیە کە لازمە ئیحساسی نەکردووە بەشێکی زۆری دەگەڕێتەوە بەسەر غەرداربوونی جمهوری ئیسلامی لە کوشت و کوشتار و لەسەر کوتکردن بەڵام بەشێکی دەگەڕێتەوە بۆی کە ئێستاژێ من نەمانتوانیەوە ئەو مافە ئەم بزوتنەوەی بە باقی خەڵکەکانی دیکە ئێران بناسێنن یان عەلاقەی ڕووناکبیرانی باقی دەرەوەی کوردستان زۆر نەبووە بۆی کە بیناسێنن ئەوانش هەودەمان بن ئەمەتوانێت گلەیەکی ئینسانی بێت لە باقی و کەسانی کە وەکتۆ فکر دەکەنەوە لە دەرەوەی ئێران بەڵام بۆی دەبێت بکەین ئەوەم بە تایبەت لەم شرایطەی ئێستادا من دووشتم زۆر بۆ مهمە کامەحیە ئیشیشی لەو شتانی کە زۆر بۆ مهم بوو کە لەگەڵ تۆ لە مصاحبەدا افتخارەت دامێک کە بەشداری بکەم ئەوەیەکە کە ئێمە دەبێت لە وەک حیزب وەگە حیزبی سیاسی جا لە کۆمەڵەوە تا هەر حیزبێکی دەکەی کە پێی وایە قسەی بڕێکە و خەڵک گوێی لێ دەگرن کەم مشەوقیەوە بین کە خەڵک هاندێن بۆ شتێکی تووشی سەر کورد ببن خەڵکی کوردستان بەندازی کافی لە نێو خۆیدا ڕێبەرانی عەمەلی و ئینسانی وریای تێدا دروست بۆ ئێستا بێەوەی کەم و ئاگامان لێبن یان ئەگە ئاگاشمان لێبن بە شێوەیەکی مەخفیترە
ئەوانە دەزانن کەی دەوێت چ بکەن ئەم ڕاهنماییکردانە بەتێ من هێندێک لە حیزبەکان دەبینم کە خۆشبەختانە دەوێت بەڵام قسەیان زۆر بڕناکە یان خەڵک زۆریان گوێ لە ناگرێت بە کەوتێک ئەو کەوتونە مەلە مەڕەتەب خەریکن تەشویق دەکەن بە شتێک کە بۆ ئەوە نایە بکەن بە نظری من جمهوری ئیسلامی لەو سەد ساڵەدا بە تەجربە ئێمات دەستمان هەر وەختێک نیازی بە کوشتنی ئینسانە بووە لە نێو زیندانەکاندا زیندانی کوردی هەڵبژاردووە چون بۆی دلیلیش هەبووە کە وەخت ملەتێکی تەزیە تەڵەبن خەریکن عەلەیهی ئیسلام و جمهوری ئیسلامی شەڕ دەکەن و بەندازی کافی نیروی بۆ خۆکەتەوە نیروی ئینسانی فکری کە حەقانەتێکدا بە کوشتن و سەرکوتی کەسانێکی کە لە مەڵبەندەوە دێن لە کوردستانەوە دێنان کوردستانین ئەم مەزالە نەدەین بە جمهوری ئیسلامی کە جارێکی کەم قەتلی عامە بکە لە کوردستان بەرەوەی کە زووتر لە زیدی کە ئێمە شام دێنە بەر شتێک قەومان پێی ناشتێت نکتەیەکی دیکە بە نظری من جمهوری ئیسلامی لەم ساڵدا تەجربەی زۆر بەدەستهێناوە بەدەستیسە کارێک بکات کە خەڵک بیان تەخابان بۆ کورتیان یعنی کەسانێکی هەبن هاندن بۆ کارێکی لە کران نەهاتوو هەمامی خوێن بەرپا بکەن ئەمە من گەرانەیە کە بەجددی هەمە لە خەڵکی کوردستان احتیاجی بەوەنی نیشامدا کە عەلەیهی جمهوری ئیسلامی ئەوە چل ساڵەوە دەکات لەو بێندا جەیەک هەیە دەبێت نیشامدات ئەو باقی ئێرانە کە دەبێت وەسڵ بێت بەم خەباتێکە لە کوردستان هەیە منزورم هیچ تەفرەقە ئەندازیەک نییە بەڵام دەم هەیە ئەوە بڵم کرد ئەم نیگەرانیە لە تۆ کە کادرێک و ئەندامی کۆمیتێ مەرکەزیە و تەشکیلاتێکی زۆر خۆشەویستی لەلای من تا ئەو حیزبانەیە کە بەنەوەیەک دڵسۆزیان هەیە بۆ مەسەلەی نەتەوایەتیان کەسانێکی حیزبی دیکەش کە پیان وایە شتێکن بە احتیاتەوە دەبێت ئەم دەورە بزوڵێنەوە جاوەختە چی وەختێک ئێران زوڵە ئەم پێم وایە ئەگەر ئەم بزوتنەوەی خوزستان ئەگەر تاران و ئیسفەهان بێتە پشتی یعنی تەظاهوراتی 100,000 کەسی بێنە خەیابان نەگەوەی لە مێترۆدا شعار بدەن و دایش بڵاوت بڵاوکەن بێنە خەیابان ئەو وەختی هەموو کوردستانیش بێتە مەیدان ئیشکالێکی نییە بەڵام لە ئێستادا ئەم احتیاتە بە نظر من زۆر زۆر لازمە دەبێت چ بکەیت ئەم پێم وابێ ڕێگای جای پرسیارەکەی تۆ بدەمەوە باشترین شت دەوێت جمهوری ئیسلامی بڕووخێت لاچێت و حکوومەتێکی بەڕێک ئینسانیتر سێکولارتر ئینسان دۆستتر بێتە سەرکار دەدانی بدابنێ بە مافی خەڵکی کورد چون ئێستاش هەر لە نێو ئۆپۆزیسیۆندا لە سەرتانفڵەکانەوە بگرێتە هەندێک حیزبی دیکەی ئێرانی شوێنیست هەن هەر لێسەر هەڕەشە دەکەن لەسەر مەسەلەی کورد بەڵام زریانە بێتە سەرکاریان حکوومەتی بێتە سەرکاری و مافە بە ڕسمیەت ناسێن ئەوە نزیکترین و باشترین ڕێگەیە بەڵام ئەگەر ئەوەش نەبوو بە نظری مەسەلەی خەڵکی کورد لە کوردستانیان بە تاقیتنەش دەتوانێت استراتیژی خۆی هەبێت ئەنی قابلی گەیشتنە ئەو بە شەرتی سەقۆ نیە ما تا ئاخر حتممە لەگەڵ ئێران بین ئەم حکوومەتینی کە لە ئێران حکوومەت دەکەن و خەڵکانی قبوریانە لەگەڵمان نەبن بنزێن خەڵکی کورد بۆ خۆی دەتوانێت ئەم داهاتووی کە لە بەرنامەی کۆمەڵەدا وەختی خۆشی کرد زمانێکی زۆر قەدیم کە ئەمنیش ئەندای بنووسراوە هەر ئەوەندە بێتە سەرکار بەدی بێت بە نظرن خۆشبەختی و شادێکی زۆر گەورەدا بۆ خەڵکە بۆیە بزوتنەوەی کوردستان بێ خەڵکانی کێرانی دەتوانێت بۆ خۆی استراتیژی هەبێ بەڵام نزیکترین ڕێگا لە جای پرسیارەکەی تۆدا بە نظری منیش ئێستا شەرەوەیە کە هەموو خەڵکی ایران یەکدەست ئەم حکوومەتە لە گۆڕنێت و سیستمێکی تازە کە ئینسان تێدا سەروەر بێت و خەڵکی کورد بە حەقی خۆی بگات باشترین ڕێگایە. دوایین پرسیارمەوەیە کە هێزی چە بکە پێشتریش ئاماژەمان پێکرد برژوو بڵاوە زەعیفە کە دەبێتە سەر کوردستانیشەوە هەرچەند کۆمەڵە باسمان کرد کادر و کەسی زۆر زۆر بەرینی هەیە بەڵام پێویستی بە نوعێک بەرەیەکی چەپە ئەو بەرەی چەپە مەبەستم ئەحزاب و جریاناتی سیاسی نین کە تەبعەوانیش ببن خۆ هەر زۆر باشە ئەمە ئەگەر مقایسە بکەن هەر لەگەڵ دوای ئینقلاب و دەورانی پێگەشتنی کۆمەڵە چۆن نەتوانین هەڵی بژێرین بۆ ئەو بەرە چەپە لە ئاستی کوردستانە دروست بێەوە کۆمەڵیش ببێ بەشێ لەوە ئەوانیش ببن بەشێ لە کۆمەڵە ینی تێکەڵاویەک ببێت بەرەی سەر نیرویەکی بێڵقووەی هەیە کە لە حیزبەکاندا نێن یعنی ئەندامی هیچ حیزبێک نین بەڵام نیرویەکن لەوێ هەن نیرویەکی زۆر عەزیمیشە چ لە نێو ئێراندا ئەمە سالۆ بزوتنەوەیان دەکەی مەسەلەن شەخسیەتێکی وەکو شەریف بازوەر کە لە بزوتنەوەی محیتە زیستدا بوو کە وەخت دوای مەرجی ئینسان دەزانێت کە ئینسان شخصیەتی گەورە بووە
هەم لە نێو خۆدا هەم لە نێو کەسانێکی کەناسیویانە لەم شخصیەتانە زۆرن لە کوردستانی ڕۆژهەڵاتیان کوردستانی ئێمەدا. دوای من یەک نکتەی دیکەش کە بەنظری من زۆر مهمە بۆ کۆمەڵە وەختێک باسی اتحادی سەپۆنیرویەکی بەربڵاوی سەر دەکەین خۆی زۆرتر بەو نقاتی مشتەرەکەی حتا نێو حیزبەکانیشدا هەیە سەرنجی زۆرتر معتوف کە هەتا لەسەر نقطەی اختلافەکانیان. ئەگەر حیزبێکی سیاسی هەیە خۆی بە چەپ دەزانێت و پێی وایە لەسەر نکاتێکی وەکو ئازادی بەیان وەکو مەسەلەی ژن وەکو دیفاع لە حەقی منداڵ لەسەر مەسەلەی محیطی زیست لەسەر حەقی کرێکار لەسەر ئەوانە کۆکە دلیل نییە تۆ پیلەی پێ بگری چون سوسیالیزمی بەرنامەکەیدانیان حتا ناڵە کۆمونیزم ئێمڕۆز فاصلەی لەگەڵ بگری کۆمەڵە کە بە نظری من دەتوانێت سەردەمداری یان پێشڕەوی ئەم باسە بێت دەتوانێت هەر حیزبێک لە هەر زمینەیەکدا ئەگەر کەمیش بێت تۆزێک لەگەڵ فکری سەپایەتی هاو فکری هەیە و هاوخەتی هەیە ئەوانە کۆکاتەوە زۆری جۆ نەداتێت سۆنی باز دەکەن سمسن حیزبی یەک دو نەفەری زۆرن کارەکەیانەوەی لەسەر وەگن و تۆ ئێستا یان گۆگۆک من نۆکتۆنە دابنیشن لەسەر کامپیوتەرەکەیان هەڵزۆی لە خەراغدانەوەی ئڕۆژەی انقلاب بکەن بەیشتای خۆیان نەقدی هەموو هیچ مەسئولیەتێکی نییە نەقدی عالم کە زنێ و بدەی و خۆت پێ زانم دنیای عالم بێت بۆ حیزبێکی مەسئول هەر زەریانێکی سیاسی هەر چەندەش دەڵام هەموو ئەو شتانێک کە لە فکری کۆمونیستی و سوسیالیستی دانێک کە بنزێن ئێستاش مارکسیزم باشترین ڕێگە نەزاتە بۆ بەشەریەت ئەگە ئەوانەشی قبول من بەڵام هەر ئەو شتە سادانەی کە بە سیکولاریزمی ئەمڕۆی دنیا جواب دەداتەوە ئینسان تۆزە بەرە پێێت بێت کۆمەڵە وەزیفەیەتیوانە کۆکاتەوە لەوری یەکتر ئەمە دوێژ من لەم ئێسەکاتین سەرەوە بەحسانە لەم پلۆنەمە یاخیری ئەوەدا کە بوتانە باز لە سیمینار دەکرێت باز لە کۆبوونەوە و کۆبوونی بەرزەم دەکرێت باز لە هاو فکری دەکرێت لە بینی کەسانێکی کار عوزوی ئەو تەشکیلاتە نین بە نظری من ئەمان زۆر کەسی وەک من چاوەڕێ بزانان سی اتفاقێک دەکەوێت دوای پلۆنەمە هەر قسەیان عەمەلەیان بەڕێوە دەچێت سیمیناری گەورەیەکە بۆ جوابی هەرزارێ بۆ مەسەلەیەک دەیبنن ئەماگە بکرێت ئامادەجێکە بۆ دوا ڕۆژ یعنی سپێنەگە ئەو حکوومەتە بەلایەکی داکەوە دیان تەغیرێک دروست بوو نەنکاوشی غافڵگیر نەبن نەزان لەوێت چ بکەنە ساڵی 57 لە ئێستا لەبێ و کارێک بۆ بکرێت بەڵێ حتمەنەوە تێبینێت زۆر بەجێیە و بێ حتمما لەو زەمینە کار بکرێت یەک دوو نوکتەی چکۆلە کە ئیشارەت پێکردم پێم خۆشە هەر زیاتر تاکیدی لەسەر بکەمەوە ئیشارەتان بە ژینگە پارێزانی وەکو ژینگە پارێزان کرد بەڵام لە بیرم دێ کاتی خۆی کۆمەڵە نەکرد ژینگە پارێزان شاعران نازانم ئەوانەی وا لە باری موسیقی و تەئاتر و زۆر نخبەکانی زۆر لەوە بە تۆری واقعی ئەمە ئەم هێزیان کرد بە هێزێکی کۆمەڵایەتی و لە هەموو بەشەکان ناسرااو بوو هیوادار ئێمە بتوانین لە داهاتووە ئەو کەسانە جێگە و پێگەی خۆیان لە کۆمەڵاوە لەو ڕێبازایە پێویست ناکە حتممە تەشکیلاتی لەو ڕێبازا ببینەوە کاکە ئەحمەد دەگەر بۆ خۆت شتەیەکت بە نەزەرگا کە لەبیر چوو بێت و قسەمان لێ نەکرد لە خزمەتە خزمەت لەمنەوە کە قسە زۆرە بکەین بەڵامەوە نەبن ڕازیم و زۆر سپاس بۆ محبەت و هیوادارم ئەمە قسانەکە دوو نقطەشی تێدا بێت بە قازانج بێ بۆ کەسانی کە حوسڵیان هەیە گوێ بگرن بۆ بەرنامە 35 دقیقەیەک ساعتێ من زۆر خۆشحاڵم و زۆر سپاست دەکەم و ئاگار لە خۆت بێ و شۆڕۆیەکی خۆش بە باوات دەخوازم بۆ شەروە زۆر سپاس لە بەشداریتان لەو بەرنامەیەدا قوربانت بم ڕۆژێکی خۆش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی دیالۆگ هەتا دیالۆگێکی تر کات و ساتێکی خۆشتان بۆ ئاو دەخوازم